کردەوە خۆتان نەزانی کە نیشتیمانی کوردستان پەیوەندیکی باشی لەگەڵ پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە هەیە. ئەو ساڵۆکەی کە دروست کرا بوو لەسەر کەیسی مستەفا سەلیمی خۆشبەختانە ئیمڕۆ هەمووتان ئاگادارن کە لێپرساوی وەڵامدانەوەی راپۆرتەکان لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەکە دکتۆر دیدار بوو هەموو ڕاستیەکانی لەسەر ئەنجامی لیژنەکەی حکوومەت ڕوون کردەوە کە بە هیچ جۆرێک مستەفا سەلیمی نەهاتووتە ناو هەرێمی کوردستانەوە و ئەمەش ئەوە ئەسەرمێنێک کە ئەو ڕاستیەکە هێتی نیشتیمانی کوردستان چۆن لە ساڵانی ڕابردوو لە کاتی خەباتی چەکداریە لە کاتی شۆڕشە لە ساڵەکانی پێشووی پێش ڕاپەڕینەوە چۆن پەیوەندیمان لەگەڵ ئەو پارتە سیاسیانە باش بووە. ئێمە شەهیدی هاوبەشمان هەیە لە کوردستانی ڕۆژهەڵات و لە کوردستانی باشووریشە خەباتمان پێکەوە بووە ئاگامان لەیەک بووە لە پێش ڕاپەڕین ئیدامەمان بەو خەبات و بەو هاوکاریەداوە لە دوای ڕاپەڕینیش هەر لەم ڕابردووە کە ئەم مانگی پێشوو مەسائیلی نەخۆشی کۆڕۆنا ئەوانە هەبووە ئێمە هاوکاریمان پێشکەش کردوون بۆ کوردستانی ڕۆژهەڵات هاوکاری تەندروستی پزیشکیمان پێشکەش کردوون لە ئەو کامپانەی کە هەیەە لەو خوشک و برانەمان کە لێرە ئەژین چەندمان توانی بێ کە پێداویستی خواردن و خۆراکیان بدەینەوە ئیستەش ئامادەین لە مانگی داهاتوو لە هەر کاتێکا بێکە پێداویستی ژیانی ڕۆژانەی خۆراکی و سەرلەی غیزاییان پێشکەش بکەین هاوکاری تەندروستیان پێشکەش بکەین و هەروەها ئێمە بۆ خوشک و براکانمان لە کرماشا لە سنە لە بانە لە شوێنەکانی کات چەند بتوانین ئێمە ئیدامە بەوە ئەدەین.